ترامپ دەڵێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەم بە دۆزەخ. سەرۆکی هەڵبژێردرا و هەڕەشە دەکات کە پێش چوونە کۆشکی سپی دەبێت دیلەکانی غەزا ئازاد بکرێن. دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا هەڕەشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و دەڵێت ئەگەر بارمچەکانی کەرتی غەزا ئازاد نەکرێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەم بە جەهەنەم. ترامپ ڕاشیگەیاند ئەگەر بەر لە 20 مانگی داهاتوو بارمچەکانی غەزا ئازاد نەکرێن ئەوە دۆزەخێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکات. دەشڵێت ئەوانەی بەرپرسیارن لەم تاوانانە بە جۆرێک لێیان دەدرێت کە لە مێژووی دوور و درێژ و شکۆمەندی ئەمریکادا وێنەی نەبوو بێت. ترامپ لە درێژێ قسەکانی داوتی هەمووان باس لەوە دەکەن کە بارمتەکان درڕندە و نامرۆڤانە و پێچەوانەی ئیرادی جیهانن، بەڵام ئەوانە تەنها قسەکردنن بەبێ کردار. پێشتر بزوتنەوەی حەماس ڕایگەیان کە 33 بارمتە لە کاتی شەڕەکەدا کە نزیکەی 14 مانگە لە کەرتی غەزە بەردەوامە گیراون بەبێ ئەوەی ناسنامەشیان ڕوون بکاتەوە دەڵێت کوژراون. حەماس ئاماژەی بەوەش کردووە بارمتە گیراوەکانی دیکەش بێسەر و شوێنن. بزوتنەوەکە لە بەیاننامەیەکدا کە ئاراستەی ئیسرائیلی کردووە دەڵێت بە درێژەدان بە شەڕی شێتانەتان ڕەنگە بۆ هەمیشە دیلەکانتان لەدەست بدەن. دوای ماوەیەکی کەم بزوتنەوەکە گرتەیەکی ڤیدیۆیی بڵاو کردەوە کە بە وتەی خۆیان وردەکاریەکانی کات و شێوازی کوژرانی بارمتەکان لەخۆ دەگرێت. بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش بە هۆکاری کوژرانی ئەو دیلانە دادەنێن. بەپێی خەمڵاندنەکانی ئیسرائیل نزیکەی 100 بارمتە لە کەرتی غەزە هەن کە نزیکەی نیوەیان لە ژیاندا ماون لە کۆی 250 کەس کە حەماس لە کاتی هێرشەکەی بۆ سەرباشووری ئیسرائیل لە ئۆکتۆبەری 2023 دا بە دیلی گرتن.